بە پێی هەڵسەنگاندنەکانی سوپای میسر چاوەڕوان دەکرا بەم نزیکانە کۆتایی هاتنی ئۆپراسیۆنەکانی ئەو سوپایە لە نیمچە دوورگەی سینا ڕاگەیەندرێت. بەڵام هێرشی خوێناوی بۆ سەر بنکەیەکی استراتیژی ئەو سوپای و کوژرانی 11 ئەفسەر و سەرباز و 5 بریندار جارێکی تر کارتامنیەکانی حکومەتی قاهیرەی تێکەڵ کردەوە. پێشتر هێرشی گروپە چەکدارەکانی سینا زیاتر لە باکووری خۆراوای ئەو نیمچە دوورگەیەدا بوو لە ناوچەی ڕەفەح و عەریش و بئرولعەبد و شێرخ زوەید. بەڵام ئەم جارە لە ناوچەیەکی استراتیژیدا ئەنجام درراوە کە خۆرهەڵاتی نۆکەندی سوێسە. ئەو ناوچەیە لە چەند ڕوویەکەوە بۆ میسر و جیهانیش گرنگی استراتیژی هەیە. نۆکەندی سوێز شاڕێگەی بازرگانی جیهانیە کە ڕۆژانە سەدان کەشتی پێدا تێدەپەڕێت. بۆ میسریش بە شادەماری داهاتی ئەو وڵاتە دەژمێردرێت. ئەوەش لەم کاتەدا کە وڵاتەکە بە قەیرانێکی گەورەی ئابووریدا تێدەپەڕێت، بە تایبەتی بە ئامانجگرتنی بۆری عەرەبی ئیسرائیلی گازی سروشتی سینا ترسناک و کەمەرشکێنە. پێشتریش چەندین هێرشی تیرۆریستی بۆ سەر ناوچە گەشتیارەکان و خستنە خوارەوەی فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی رووسیا لە شەرم الشەیخ و کوژرانی 224 کەس لە 15 تشرین یەکەمی 2015دا کەرتی گەشتیاری میسری تووشی زیانی گەورە کرد. ئەوە جگە لە زیانە گەورەکانی پەتای کۆرۆنا، بۆیە جارێکی تر ئەو کەرتە گرنگەی داهاتی میسر تووشی پاشەکشە دەبێتەوە و زیانی گەورە لە یەکێک لە سەرچاوەکانی داهاتی وڵاتە دەدات. نیمچە دوورگەی سیناکە زۆربەی بە ئاو گەمارۆدراوە و سنووری باکووریشی بە قەوارەی زایۆنستی گیراوە. بە پێی بۆچوونی پسپۆرە سەربازیەکان دەبوو لەلایەن سوپای میسرەوە بە ئاسانی کۆنتڕۆڵ بکرێت. بەڵام بەردەوامی هێرشە تیرۆریستەکان جارێکی تر بێهێزی سوپای ئەو وڵاتە نیشان دەداتەوە. بە تایبەتیش بە پێی ڕێکەوتنامەی کامپ دێڤید بە بێ ڕەزامەندی ئەمریکا و ئیسرائیل، میسر بۆی نییە چەکی قورس بباتە قوڵایی سیناوە. عەبدولفەتاح سیسی یەکێک لە بنەماکانی کودەتاکەی بەسەر حکومەتی مەدەنی ئەو وڵاتەدا کۆتایی هێنان با تیرۆری ناوچەی سینا بوو. بۆیە ڕێگەیەکی تونند و تیژانەی گرتن و کوشتن و سوتاندنی شار و گوندەکانی سینای گرتە بەر، کە بەوەش هەزاران کەس ماڵوێران کران و بۆ شوێنەکانی تر گوێزرانەوە. بۆیە نەیتوانی هاوڵاتیان بکاتە پشتیوانی پاکسازیەکەی لەو ناوچەیەدا و بە پێچەوانەوە تونند و تیژیەکانی و دۆخە ئابووریە سەختەکەی وڵاتەکە لاوانی ناوچەکەی هاندا بۆ دژایەتی حکومەت و سوپاکەی، گەرچی داعش لە زۆربەی وڵاتاندا پاشەکشەی کرد، کەچی لەو ناوچەیەدا هێشتا بەردەوامە.